شۆڕش تاکە ڕێگایە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی جێگیر لە حکوومەتی ئیسلامیدا. ڕاهەندەکانی گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا ئەوەندە بەربڵاو و شێوازەکانی هێندە فەرە چەشنن کە هاوشێوەکەی لە کەمتر شوێنێکی جیهان دەبینرێت. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕووی گەندەڵی ناوخۆییەوە لە زمرەی گەندەڵترین وڵاتەکانی جیهانە. گەندەڵی لە کۆماری ئیسلامیدا گەیشتۆتە ئاستێکی بێوێنە و بۆتە هۆی پەرەسەندنی ناداتپەروەری و هەژاری و دیاردە نائاساییە کۆمەڵایەتیەکان. دزیە ملیار دۆلاریەکانی باڵاترین کەسانی نزیک لە بازنەی بەرتەسکی دەسەڵات کە هەر چەند جارێک لە ئاکامی ململانەی نێوان دار و دەستەکانی ناوخۆی حکوومەتدا گۆشەیەکیان لێ ئاشکرا دەبێت، بۆتە فۆرمێکی باو و ناسراوی گەندەڵی دارایی لە کۆماری ئیسلامیدا. گەندەڵی کارگێڕی و دارایی لەم وڵاتەدا نەک هەر سێکتەرە دەوڵەتی، ئابووری و جێبەجێکاریەکان، بەڵکو سەرجەم بوارە وەرشی، تایبەتی و ناحوکمیەکان و تەنانەت هونەر و سینەمای فەرمیشی گرتووەتەوە. ئەم ڕاستیە خۆی یەکێکە لە هۆکارەکانی ڕزین و لە کارکەوتویی ئەم نیزامە. کارگەیشتوتە ئاستێک کە تەنانەت شەخسی خامنەیش دان بە بەربڵاوبوونیدا دادەنێت. ناوبراو لە دوایین قسە و باسەکانی لەگەڵ ئەندامانی کابینەی پێشووی ڕئیسی گلەی لەوە دەکات کە بۆچی پەیوەندیان لەگەڵ خەڵک بەم شێوەیە تێکچووە و بەوتەی ئەو خەڵک لە ڕژیم تووڕە. خامنەی هەروەها دەڵێت هەرچیەک دەبینین لە دەستی نووری دیدەکانی دەوروبەری خۆمان دەیبینی. ئەلبەتە ئەو بە ئەنقەس خۆی لە نەفامی دەدات لەوەی کە مێکانیزمی هێشتنەوەی کەسانی دەوروبەری ڕژیم و تەنانەت مێکانیزمی تێبەردانی ئاتەش بە اختیارەکان لە ژیانی خەڵک ئاوەڵەکردنی دەستی ئەو تاقمەیە بۆ ئەوەی بە مەیلی خۆیان تاڵانچێتی بکەن. کاتێک خەنەی ئیدیۆلۆژی و باوەڕ بە پاداشتی ئەو دنیای تر لە لای نزیکان و کەسانی دەوروبەری ڕژیم هیچ ڕەنگی نەماوە، لەم حاڵەتەدا هەمووان چاوچنۆکانە هەوڵ دەدەن بۆ قەرەبووکردنەوەی ڕابردوویان و بۆ ئەوەی هەر لەم دنیادا بە هەشتێک بۆ خۆیان بنیاد بنێن، هەرچیەکی کە دەستیان کەوت تاڵانی دەکەن. چاوخشانێک بە مێژووی چەندەی ڕابردوودا دەری دەخات کە بابەتی ئەو دزی و تاڵان و بڕە و بێوێنە و سەروەت و سامانە زۆر و زەوەندەی کە بە بەهای پەرەپێدان بە هەژاری و لە ناوبردنی ژیانی ملوێنان کەس لە جەماوەری بێبەش گیرفانی تاقمێک لە بەرپرسانی گەندەڵی کۆماری ئیسلامی پڕکردووە، بە شێوەیەکی حاشا هەڵنەگەر لەگەڵ نیزامی سەرمایەداری و پەیوەندی کۆنەپەرستانەی سەرچاوەگرتوو لەو نیزامە لە کۆمەڵگای ژێردەسەڵاتدارێتی ئەم سیستمەدا ئاوێتە بووە. بە درێژایی تەمەنی دەسەڵاتی سەرڕۆی کۆماری ئیسلامی، حکوومەتە دەسەڵاتدارەکان و داروودەستەکانیان بەبێ جیاوازی بە کەڵک وەرگرتن لە ئیمتیازات و دەسەڵاتی دەوڵەتی لە دۆخێکدا کە بەهۆی بوونی دەسەڵاتێکی دیکتاتۆری بە تەواو مەعنا و هەروەها بوونی سیستمێکی گەندەڵی دادوەری ئیمکانی هیچ چەشنە بەدواداچوون و لێپرسینەوەیەک نییە بە جۆرێک دەستیان داوەتە دزی و تاڵان و بڕەوی سەروەت و سامانی وڵات و تاڵانکردنی مڵک و ماڵی گشتی و بەرتیلخۆری و ڕاندخۆری و هیتر کە بە دەگمەن هاوشێوەکەی لە جیهاندا دەبینرێت. لە مێژووی 45 ساڵەی کۆماری ئیسلامیدا دەیان هەزار گەندەڵی و دزی و تاڵانچێتی ڕوویانداوە و زۆر بەشیان لەلایەن بەرپرسانی حکوومەت، فەرماندەکانی سپا، ئاخوندەکان یان بە پشتیوانی ئەوان بەڕێوە چووە. لە تەواوی ئەو ماوەیەدا بەرپرسانی ناو بازنەی سەرەکی دەسەڵات، ئاخوندەکان و سیستمی گەندەڵی دادوەری یان ڕاستەوخۆ دەستیان لەم گەندەڵانیەدا هەبووە یان لە ئاست ئەو جنایەتانەدا بێدەنگ بوون، بەڵام لە ئاست دەرکەوتنی چەند تاڵێک لە قژی ژنان هاواریان گەیشتۆتە ئاسمان و بە شێوەیەکی وەحشیانە بەربوونەتە گیانی ژنان و کچانی ئازادی خواست. سەرچاوەی هەموو ئەو دزی و گەندەڵی و بەرتیلخۆریە بەربڵاوە لە کۆماری ئیسلامیدا بوونی ئەم سیستمە کۆنەپەرستانەیە. تا کاتێک ڕژیمی سەرڕۆی کۆماری ئیسلامی دەسەڵاتدار بێت، کرێکاران و خەڵکی هەژاری کۆمەلگا نەک هەر ناتوانن هیچ ئومێدێکیان بە کۆتایی هاتنی ئەم گەندەڵیە جێگیرە و باشتربوونی بارودۆخی ژیانیان هەبێت،
بەڵکو شاهدی پەرەسەندنی هەژاری و بێکاری و گەندەڵی بەربڵاوتر دەبن. لەم نێوەندەدا جگە لە کرێکاران و خەڵکی ستەم لێکراوی ئێران هیچ کەسێکی تر ناتوانێت ئەم دۆخە بگۆڕێت. بزوتنەوەی شۆڕشتێرانەی ژن ژیان ئازادی ئەم ڕێگایی نیشاندا پێویستە تا گەیشتن بە ئامانج و ناوەڕۆکی ڕاستەقینەی ئەم شۆڕشە ئەم ڕێگەیە درێژەی پێ بدرێت.